عامل فشارهای حداکثری ترامپ وەزیری دەرەوەی ئێران ئەمیر حوسێن عەبدوڵڵاهیان ڕایگەیاند وڵاتەکەی دەست پێشخەریەکی نوێی بۆ زیندووکردنەوەی ڕێکەوتنامەی ئەتۆمی پێشکەش کردووە. داوای لە سەرۆکی ئەمریکا کرد کە سیاسەتی ئەو پەڕی گوشار ڕابگرێت. ئەوە هاوکاتە لەگەڵ سەپاندنی سزای نوێی وەزارەتی گەنجینەی ئەمریکا بەسەر تۆڕێکی نێودەوڵەتیدا کە نەوتی ئێرانی هەناردەی دەرەوە کردووە. عەبدوڵڵاهیان کە لە بەردەمی کۆڕبەندی ئابووری جیهانی لە داڤۆس دەدوا وتی ئەوان هێشتا نەگەیشتوونەتە ئەو خاڵەی متمانە بەلایانی ئەمریکی بکەن. بۆیە داوای کرد لە ئیدارەی ئەمریکا جیاوازیەکانی نێوان تیمەکەی بایدن و تیمەکەی ترامپ ئاشکرا بکات، چونکە سیاسەتی گوشاری بەرز کارنامە ئیداری پێشووە و تا ئێستاش بایدن لەسەری بەردەوامە. ناوبراو جەختی لەوە کردەوە کە ئەوان سوورن لە سەرگەیشتنە ڕێکەوتنێکی ئەتۆمی بەهێز و بەردەوام. بۆ ئەو مەبەستەش ئاماژەی بەکراوەی دەرگای دیپلۆماسیەت کرد، ڕەخنەی توندیشی لەو سزانوێی سەر وڵاتەکەی گرت لە کاتێکدا دیالۆگ بەردەوامە. گەڕانەوەشی بۆ ڕێکەوتنامەی 2015 ئەتۆمی بەستەوە بە گەڕانەوەی ئێران بۆ چالاکی ئابووریە نێودەوڵەتیەکان. لە لای خۆیەوە نوێنەری ئەمریکا بۆ ئێران ڕۆبەرت مالی جەختی لەوە کردەوە کە لە بەرژەوەندی وڵاتەکەیەتی بگەڕێنەوە بۆ ئەو ڕێکەوتنە، بەڵام ئەگەر ئێران ئاستی خواستەکانی بەرز بکاتەوە ئەوانەوە ڕەت دەکەنەوە و ناگەنە ئەنجام. ناوبراو ڕایگەیاند لە باشترین حاڵەتدا ئاسۆی بوژاندنەوەی ڕێکەوتنەکە بێهێزە. جەختیشی لەوە کردەوە ئەگەر لەگەڵ تاران نەگەنە ئەنجام سزاکان لەسەر ئەو وڵاتە چڕ دەکەنەوە. وەزارەتی خەزێنەی ئەمریکا لە بڕیارێکی نوێدا سزای بەسەر تۆڕێکی کۆمپانیا ڕووسیەکاندا سەپاند کە تۆمەتباری کردن بە یارمەتیدانی سوپای پاسداران و برنەدەرەوەی نەوت و غازی ئێران و فرۆشتنی بە قازانجی فەیلەقی قودس. چاودێران بڕوان وایە ویلایەتە گرتوەکان لەبەر چەند هۆکار هەر لە سەرەتاوە لەو دیالۆگەدا جددی نەبووە. لەلایەک ئیدارەی بایدن کات بەڕێدەکات تا هەندێک دەستکەوت بەدەستبێنێت. بۆ نمونە ناوێت بەر لە هەڵبژاردننی تشرینی دووەمی کۆنگرێس خۆی بخاتە بەردەمی تووڕەیی لۆبی لە ئەنگری ئیسرائیل و لە دەستدانی زۆرینەی هەردوو ئەنجومەنەکە. هەر بۆیە بایدن سەرۆکوەزیرانی قوارەی زانستی لەوە ئاگادار کردوێتەوە بە هیچ شێوەیەک سوپای پاسداران لە لیستی تیرۆر دەرناکات. ئایەتوڵڵا خامنەی ڕێبەری ئێرانیش بەبێ جێبەجێکردنی ئەو مەرجە ناگەڕێتەوە بۆ ڕێکەوتن نامەکە. مالی لە بەردەمی لیژنەی کاروباری دەرەوەی کۆنگرێسدا دیپلۆماسێتی بەتەنیا چارەسەر ناوبرد، بەڵام درێژکردنەوەی دیالۆگ بۆ حاڵەتێکی بەردەوام کۆی پرۆسەکە لە شکست نزیک دەخاتەوە.